جاران بە هەر ڤایرۆسێک ینی هەر کۆپیەکی ڤایرۆسەکە دوو کەس یا سێ کەسی توش کرد بێ ئەمەیان ئەتوانێت 5 کەس توش بکە بە ڕێژە ینی ئەمە تەوان ئەمە معادلەیەکی زانستیەکەوا باسەکرد ینی ڕێژەی بڵاوبوونەوەکەی دوو ئەوەندەی ڤایرۆسەکان و جۆرەکانی جۆرە گۆڕاوەکانی جارانە بۆیە پێویستەکە هاوڵاتیان زۆر زۆر بە ئاگا مامەڵە لەگەڵ ئەم جۆرەی ڤایرۆسەکە بکەن و هەروەها نیشانەکانی ئەم جۆرە کەمێک جیاوازترن لە نیشانەکانی جۆرەکانی تر پێویستە هاوڵاتیان زانیاریان لەسەرەوە هەبێت یەکێک لە نیشانەکانی ئەم جۆرە گۆڕاوە ئەوەیە کە نیشانەی هەڵامەتی ئاسایی هەیە کە لە جۆرەکانی ترا نەبوو بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم هەر کەسێک نیشانەی هەڵامەتی هەبوو یان پەتای وەرزی هەبوو بە زووترین کات سەردانی بنکەکانی ئێمە بکات و پشکنین بۆ خۆی ئەنجام بدا لەبەرەوەی ئەمە ئەتوانێت لەم قۆناغەیە ئەتوانێت زیاترین کەس توشکە و ئێستا بڵاوبوونەوەکە زۆر بە شێوەیەکی خێرایە هەر ئەندامێکی خێزانێک گرتبێتی هەموو ئەندامانی خێزانەکە یەکسەر توش بوون بە بەرکەوتنێکی ئاسایش.